یەکەم پرسیارم لە بابەتی عەقیدەدایە مامۆستا وەیە بینین لە ڕۆژگاری ئەمڕۆدا چەند کەسانێک پەیدا بوونە یعنی وا بانگەشاکەن ئەڵێن تەنها قورئانمان بەسە کە پیان ئەڵێن قورئانیەکان تەنها قورئانمان بەسە وەکو ئەوانەی کە لە خۆیانەوە گوێبیست بوومە ئەڵێن هەر شتێک لە قورئاندا ناتبێ ئێمە بە مەوزوعی دینی نازانین یعنی ئەڵێ قورئان کافیە و بۆمان بەسە و هەر ئەوانە یا چۆن ئەتێن ئەڵێن ئێمە باوەڕمان بەم حەدیسەیە بەڵام تەئویلەکەن بۆ مثال وەکو ئەوانەی کە حەدیسەکان لەسەر وێنە کێشان و لەسەر گۆرانی و لەسەر مۆزیقا و ئەمانە هاتووە و حەزم کرد ڕای چەند مامۆسایەکی بەڕێزم لێ وەرگرتن بەڵام ئەمما وام پێ باشتر بوو ڕای جەنابیشت وەرگرم ئینشاءالله ئینشاءالله وەڵام بەیتەوە ئینشاءالله پرسیارەکانی ترەکەم ئەمانی کە ناویان لە خۆیان ناوە قورئانی تەنها قورئان وەرەگرن فەرمودەکانی پێغەمبەری خوا وەرناگرن صلی الله علیه وسلم ئەمانش هەر یەکێک لەو فرقە گومڕایانەی کەوا ئەمە مرجئەیە ئەمە خەواریجە ئەمە ئەو فرقانن کەوا یعنی فروع و لقوپۆقیان لێبەوە لەو ئیسلامە و لە ئەو شەقامە ڕاستەڕێ لایەندا وی قوربانگیان ئەم ئیسلامە بەر یعنی ئەوان هەر چییە بکەن چۆن بیانەوێ زەرەر لەو ئیسلامە بەنیا بۆ نمونە بیانەوێ خەڵک بۆ خۆیان ڕابکێشن خەڵکەکە حەقی بۆ ڕوون بۆتەوە و ئەزانن فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ ئێمە تەشریعە ناکرێت ئەگەر ئەو ئیسلامە فەرمودەی پێغەمبەری تیا دەرکەی صلی الله علیه و سلم وەرە بزانە چۆن نوێژەکەیت خذوا عنی مناسککم وەرە بزانە چۆن حەج چۆن عومرە ئەکەیت چۆن زەکات دەرەکەیت بزانە لە قورئانە باس کراوە لە چەند سەر حیوانێ دەرەکەیت لە چەند قزناق گەنم چەند کیلۆ گەنم چەند کیلۆ جۆ زەکات دەرەکەیت ئەو پێغەمبەر هەمووی بەیان کردو باس کردووە بۆیە ئەگەر ئێمە سونە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەو ئیسلامە دەرکەین کەواتە ئەو ئیسلامە ناگات یعنی تەواو نابێت وەکو ئێستا کە بە چاوی خۆمان ئەیبینین ناکرێت یعنی بۆیە ئەوان بەداخەوە یعنی کەمینەن الحەمدولله کەمینەن و زۆربەی هەرە زۆریشیان لە دەرەوەی داعوەکەن یعنی ناتوانن بێنە ناو داعوەکەوە و کاریگەری لەسەر دڵی ئەو خەڵکە دروستکەن الحەمدولله ئەمما کۆمەڵێ شوبهە و شوبهاتیان پێیە ئەو شوبهە و شوبهاتانەش الحەمدولله هەمووی ڕەت دراوەتەوە و خەڵکیش حەقی لا ڕوون بۆتەوە سواز بۆ رب العالمین ئەوانش فرقەیەکی گومڕان خوای هیدایەتیان بە رب العالمین ڕاستی مامۆستاوی بە پێویستم زانی ئینشاءالله ڕیکۆردیش بکرێت و بڵاویش کرێتەوە بگاتەوە دەستیشان بگاتەوە کەسانش کە بە حەقیاندا کە ئەو جۆرە کەسانیان باغدانا و یعنی زیاتر ئەوەی مامۆستا کە لەلام خەفەت بوو کەسانێک کە هەر مسلمان بوون بەڵام یعنی لەلایەنی دینی ملتەزیمێکی وایە نەبوو ئەو علمەی خوای گەورە کە بیان ببەخشێت بەرچاو ڕوونیان کە باتڵ و حەقیان بۆ جیابێتەوە یعنی پرسیاری چەند مامۆستایەکی بەڕێزیشم کرد و ڕاکەم وەرگرت بەڵام ئەمما مامۆستا حکمیان چییە لە ئیسلامدا کە فەرمودەی صحیحیان پێ ڕابگەێنرێت کە ڕەدی بکەنەوە یا بڵێن ئێمە باوەڕمان پێ نییە تەئویل کراوە کە ئەمە وانییە ئێمە لە ئیسلامی پیرۆزدا مامۆستا چۆن بڵێ بابەتێکمانێ بە ناوی علمی ڕیجالەوەیە یعنی ئەوان باوەڕیان بەوانە نیە حکمیان چییە لە ئیسلامدا کە مامۆستا کە ئەو فەرمودانەیان پێ صحیح نییە یا پیان صحیح بێت تەئویلەکەن بەڕاو بۆچینی خۆیان بە عەقڵی خۆیان کارەکەن بەس حکمەکەیان معلومە هەر کەسێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مەصدەری تەشریع دەرکات و سنەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە سنەتی تەشریع یعنی لە مەصادری تەشریع دەرکات ئەو کەسە پەیوەندی بە ئیسلامەوە نەماوە مهما علا شأنه ومهما كان شأنه هەر کەسێکە و هەر پلە و پێگەیەکی هەیە ويقول بانجان وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا أطيعوا الرسول فمن أطاع الرسول فقد أطاع الله أو قرآن براجيا كواتا أجر كسيك بيوي لما صادري تشريع سنة دركات أو تشبه ونديكي بإسلام ما وبيوزناك يعني حكمك لا يخويا أنا خوي يوري هداية يا رب العالمين آمين يا رب العالمين ما مصا يعني أوي بوكو تشون بلي الرقم لا خوانیە ڕقم لەوەیە ڕقم لە کردارەکانیانە دوعای هیدایەتشیانم بۆ کردەوە بڵێم ڕقم لێیان بێت و بیکەمە هەتاوکو ئێسانم کردەتە مناقەشە لەگەڵ هیچ کەسێکشان لەسەر ئەو فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەفەرموێت گەرانتی قەسرێکی لە کەناری باش بۆ کەساکەم کە واز لە مناقەشەکردنە هێنێت ئەگەر لەسەر حەقیش بێت بەڵام ئەوەی زیاتر پێم خەفەت بوو یعنی مامۆستا کەسانێک کەوتونە داویەوە جا مامۆستا ئەوان کە ئەڵێن ئێمە بەس باوەڕمان بە قورئانە یعنی قورئانمان لامان پەسەندە ئەوەی لە غەیری قورئان بێت ئێمە بە مەوزوعی دینی نازانین
ئایا مامۆستا ئەوان هەر بەو ئاەتانی خوای پەروەردگار ڕەدی خۆیان نەداوەتەوە کە خوای گەورە فەرموێت وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى يا خوای گەورە فەرموێت ومن يعص الله ورسوله فإن له نار جهنم خالدين فيها أبدا يا چەندین ئاەتی تر کە خوای گەورە فەرموێت وأطيعوا الله وأطيعوا الرسول چەندین ئاەتی تر کە خۆت باشتر شارزە إن شاء الله قوربانگیان فقط ضل ضلالا مبینا ئەوان خۆیان لە گومڕاییکی ئاشکرادان قوربانگیان من لەگەڵ یانە قسەم کردووە پیانم و تۆ باشە بۆم بسەلمێنە ئەم ڕکاتە نوێژانی کە ئێستا ئێمایکەین دوو ڕکاتی نوێژی بەیانی چواری عەسرە چواری نیمەڕۆیە سێی مەغریبە چواری عیشایە لەم کاتانەیە کە ئەکرێ لە ئاەتەکانی قورئانە بۆم بێنە بۆمی نێناوە کاکیگیان ئەم لای کردووە ئەو لای کردووە من جەمەجی کردووە هیچ بەڵگێکی پێ نییە قوربانگیان صلوا كما رأيتموني أصلي دزنيش كاكيا دزنيش وتو مورا بزانا أو بالضبط لقرآن باس كراوة بلا مورا السنة كان مزمزي كواتيا استنشاقي كواتيا مسحي جوي كواتيا باشا يعني تخليل أواني كوابا أماني هيتشي تيانية بلا بويا أوان لقمرايكي أشكرا دان والحمد لله خلقك زور زور كم معجبة بيان وأوشي كوا دواي أنا كوا دواي ماويك الحمد لله قريت وسد أصلك سپاس بۆ خوای گەورە وەڵای بە فەزڵی خوای گەورە مامۆستا توانیم یعنی ڕای هەندێک کەس بگۆڕم کە باوەڕیان پێ کرد بوو کە بە قودوەیان دانابوو بەڕاستی سپاس بۆ خوای گەورە فەزڵی خوایە